کاک خالید لەمڕۆدا ئێران کەوتوتە ژێر باری فشارێکی زۆرەوە. لەمڕۆدا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەوڵی پێکێنانی بەرەیەکدا بۆ بەرەنگاربوونەوەی هەم ڕۆڵ و هەم کاریگەریەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەکرێ ئەمانە هەمووی بە هەلو مەرجێکی نوێ بەرامبەر بە ئێران دابنرێ یان نا؟ تا ئەوجێ پەیوەندی بە کێشەی واشنگتۆن لەگەڵ تاران هەیە، کێشەیە کە دەکرێت بەڵام لە دوای ئینقلابی ئیسلامی ئێران بەردەوام لە گۆڕێدا بووە، ئەوە 40 ساڵ لەوە تێپەڕ دەبێ. بەڵام تەبیعەتەن لەو دوایانەدا کە ترامپ دەسەڵاتی بەدەستەوە گرتووە، گفتمانی ترامپ و قسەکانی ترامپ و بەتایبەت لە بواری عملیدا لەو دوایەدا هاتنە دەر لە بەرجام کە کێشەیەکی ئابووری گەورەی بۆ ئێران دروست کردووە، دەکرێت بڵین ئەوە لەو بوارەدا بڕێک تازەیە. ئێستا لە ئیدامەی ئەو وەزعەدا هەوڵی دەوڵەتی ئەمریکا لە ناوچەکەدا بۆەوەی کە بە جۆرێکی باشتر بربەرەکانی کۆماری ئیسلامی بێتەوە، دەکرێت ئەمە لە دوو خانەدا پێناسی پێ بکەین. خانەی یەکەم ئەوەیە زۆرتر ئەوان بەوە عاجز و ناڕەحەتن کە جمهوری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە دەخالەتی خۆی، بە حزوری خۆی، بە کار و کردەوەی تۆریستی خۆی بە جۆرێک مەیدانداری لەوێ بۆ تا ئەسبابی سەرێشە بۆ ئێران و بە وڵاتانی عەرەبی. ئەگەر پێناسەی بربەرەکانی ئێران ببوورە ئەمریکا لە دژی ئێران لەو بوارەدا بکەین، ئەوە تەبیعەتەن دەگەڕێتەوە سەر بەرژەوەندەکانی وڵاتانی ناوچە و ئەمریکا لە پەیوەندی لەگەڵ استراتێژی خۆیان لە بواری ئابووری و ئەمنیەتیدا. بەڵام لە بوارێکی دیکەدا ئێران مەسئلەیە، ئەویش بواری نێوخۆییە، کێشەکانی نێوخۆییە. ئەگەر بڵین فشاری ئابووری ئەمریکا بۆ سەر ئێران و هاتنە دەر لە بەرجام و ئەو ئابلۆخی ئابووری کە خستوێتە سەر ئێران لە نێوخۆی وڵات گرفتێکی زۆری بۆ کۆماری ئیسلامی دروست کردەوە، بێکاری دروست کردەوە، ئەرزشی تمەنی ئێرانی هاتوۆتە خوارێ. دەبێت لە ئیدامەی سیاسیدا ئەو هەموو مشکلاتە ببێ بە شتێک لە دژی کۆماری ئیسلامی و لە نێوەخۆی وڵاتیشدا نەتیجە بدە. جا بۆیە بە باوەڕی من ئەو بەرەیە ئەگە بڵین دوو پێناسەی بۆ بکەین، ئەگە هاوزەمان لەگەڵێک نەچێتە پێشێ ڕەنگە ئیشکالی تێدا هەبێ. یعنی نێوخۆی وڵات، نێوخۆی ئێران بەگشتی و کوردستانی ئێران بە تایبەتی لەو سێناریۆدا نابێ نادیدە بژیرێت. کێ ڕێبەرایەتی ناوخۆ دەکا؟ ئەوە گرفتێکی گەورەی کۆمەڵگای ئێرانە و لە هەمان کاتیشدا بڵم ئیمتیازێکە بۆ کۆماری ئیسلامی کە سەرەڕای زوڵم و زۆر، سەرەڕای ئەوەی کە خەڵک لە ئێران زۆری لێ ناڕازین، سەرەڕایکە و حکوومەتە ڕۆژ بە ڕۆژ لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە لە فشاری بۆ دێ ڕەخنەی لێ دەگیرێت، تەنانەت خۆ پێشاندان دەکرێت، جم و جۆڵی مەدەنی دەکرێت، نافەرمانی دەکرێت، سەرڕای هەموو ئەو هەوڵ و تێکۆشانانی خەڵکی ئێران بەگشتی. بەڵام بەداخەوە تا ئەو لە حزێژ ئێمە بەدیل و ئەڵتەرناتیوێکی عملی و مەدانی نابینین. من زۆر جوارم کتووە ئۆپۆزیسیۆن بوون هونەر نییە، هەموو کەس دەتوانێت مخالیف بێ ئۆپۆزیسیۆن بێ، بەڵام هونەر ئەوەیە بۆ حزبێکی سیاسی بۆ لایەنە سیاسیەکان کە گفتمانێک ببینەوە قەواعیدی بازی بوون بە بەتیل و ئەڵتەرناتیو بێن نەگۆڕێ. لەو بوارەدا ئێستاش بەداخەوە بەدیل یا ئەڵتەرناتیوێک لە مقابل کۆماری ئیسلامی نییە و هێزەکانی ئێرانی بەگشتی و هێزە کوردیەکانیش هەر بڵاون، هەرچەند دانیشتن و گفتوگۆ و مزاکرە و ئاڵوگۆڕی بیرروڕان نێوان لایەنە سیاسەکانی دژبەری ئێران هەیە، بەڵام تا ئەو لە حزەیەش بە نەتیجەیەک نەگەیشتۆ، نەکەوتۆتە خانەی ئەڵتەرناتیو و بەدیل. ئەگە خەڵک لە ئێران بڵەن کۆماری ئیسلامینا کە بە حەق دەبێ واش بێت، بەڵام چێ لە جێگای دابنیشیە؟ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بۆ ڕۆژەیە خۆیەوە کە تایدایەتی و ئەلبەت بە ئۆپۆزیسیۆنی کوردیشەوە کە نەتوانێت ئەڵتەرناتیڤێک دیاری بکە، کێ دەتوانێت ئەو ئەڵتەرناتیڤە دیارکە؟ کۆمەلگای سیڤیل لە ناو ئێراندا ئەو توانایی هەیە؟ ئوسوولەن لە دنیای سیاسەتدا ئەوە حیزبەکانن لە سیاسەتدا دەوردەگێڕن، ئەوە حیزبەکانن دەسن بەرەوە ئینتخابات متمانە لە خەڵک وەردەگرن، ئەوە حیزبەکانن دوایە لە ئیدارەی وڵات بەیەکەوە تەوافق دەکەن و وڵات ئیدارە دەکەن. جاگەر وایە دیسانەکانە وەزیفە دەگەڕێتەوە سەر حیزبەکان. وەگە بڵم لەو پەیوەندادا حیزبە کوردیەکانیش هەرچەند هەوڵێکی زۆرمان داوە تا ئێستا بەداخەوە بە تەوافق نەگەیشتوینە، ئەو گلێ دێتەوە سەر ئێمەش. بەڵام من پەیامم بۆ خەڵکی بڵم نێوە خۆی وڵات یا بۆ فعالینی مەدەنی و چالاگوانانی مەدەنی لە نێو خۆی وڵاتەیە لە 10 ساڵی ڕابردوودا بەتایبەت لە 100 ساڵی ڕابردوودا نیشانیان داوە لە بوارەکانی جۆرا و جۆردا حزوریان هەبووە، لە مەیداندا بوونە،
بە ناڕەزایەتی و بە هاتنە مەیدان لە فرسەتەکان کەڵکیان وەرگرتووە بە شێوازی مختلف بە مناسبەتی مختلف خۆیان نیشانداوە دژی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ڕخنیان گرتووە لانی کەم لە بەدوای موشکبارانی قەڵای حزبی دموکراتی کوردستان لە نێوە خۆی وڵات وەدەنگ کاتن لە دژی کۆماری ئیسلامی جۆرێک هەوا هەنجی و هاودەنجیان لەگەڵێک بوو لە بوومە لەرزەکەی کرماشان دیسان ئێمە دیتمان کوردی ئێران تا ڕادەیە خۆیان سازماندا ڕۆژانە دەبینی لە بواری جۆرا و جۆردا فشار بۆ کۆماری ئیسلامی دێنن لەسەر مافەکانی خوان وە جواب دێن ئەوە من بۆم جێگای هیوا و ئومێدا بەڵام ئەوەش دەبێت بتوانێت لە ئاستی ڕێکخستندا لە نێوە خۆی وڵات وردەوردە ئادرسێک لە خۆی دروست بکە وردەوردە ئەو تەنەوعاتی ئاینی و زاراوە کە ئێمە هەمانها بەسەر ناوچەکاندا دابەشمان نەکە ئێمە وە کوردی کوردستانی ئێران بتوانین بەو یەکگرتووی و یەکدەنجە ڕاستەکەی زۆرێک لە وەحدەت و یەکڕەنجیمان هەبێ لە مقابل کۆماری ئیسلامی چونە و جم و جۆڵە مەدەنیی نێوە خۆی وڵات دەچێتە پێشێ وا بە ئاسانی سەرکوب ناکرێ و نابێ خەڵک لە نێوە خۆی کوردستان بە تایبەت کوردستانی ئێران هەر منتەزیر بم بزان ئەرێ حیزبەکان یەکگرتوو دەبن حیزبەکان بەرەیەک دروست دەکەن حیزبەکان ئەدرسێک دروست دەکەن شار ئێمە نەمانتوانیەوە بکەین با ئەوان لە نێوە خۆی وڵات دەرس و تەجروبە لە هەمووی ئەوانە وەربگرن بۆ خۆیان تەوافق و یەکگرتویان هەبێ کاکاڵیت خەڵک دەتوانێت بێتە فشار بەسەر حیزبەکانەوە لێرا مەبەستم لە حیزبە کوردیەکانە بەڵێ خەڵک هەمیشە دەتوانێت بە فشار ئەویش ئەوەیە ڕەنگە خەڵک ئێستا لە کوردستانی ئێران یا کوردستانی ڕۆژهەڵات علاقات و پەیوەندی ڕۆژانەیان دەگەڵ حیزبەکان بە شێوەیەکی قانونی و ئاشکرانە بێ بۆی کە حیزبەکان متەوەجێ ئیحترازاتی خەڵک بن و لە دەنگ و ڕەنجی خۆیان بترسێن نیگەران من کە دەنگ نایەنەوە بەڵام ڕۆژانە پەیوەندی هەیە بینی خەڵک لە نێوە خۆی وڵات لەگەڵ حیزبەکان پەیوەندی مێدیایی هەیە مەبەستمەوەی پەیوەندی لە دنیای مەجازیەوە هەیە زۆر پەیام بۆ ئێمە دێن زۆر پەیام بۆ خۆم دێن زۆر پەیام بۆ حیزبەکانی دیکە دێن کە ئێمە لە ئێوە ناڕازین جا بۆیە ئێستاش مەجای وەی کە خەڵک بتوانن پەیام بنێرە فشار بێنن هەیە و نییە بڵام نییە هەیە و احتیمالە هەر هەیە حیزبەکان چەند گوێ بۆ فشارە دەدەن تا ئێستا لە گوێداندا باش نەبووینە تا ئێستا پەیامی خەڵک کە دەڵێ یەک بگرنەوە وەحدەتتان هەبێ بەرەیەک دروست بکەن ئەو هەموو حیزبە پەرتوبڵاوە بەهێزی نظامی پەرتوبڵاو هەرێکەی خێنەوە بۆ چوونێکی هەیە لە داهاتووی ناڕوونی ئێران لە سێناریۆ ناڕوونەکاندا زۆر بە زەرەری کورد تەوا دەبێت ئەمن پێم وایە تا ئێستا ئەو فشارە لە نێو ئێمە نەتیجەیەکی باشی نەداوە ئەو فشاری کۆمەڵانی خەڵک لە نێو خۆی وڵات و ئینتزاراتی وانمان بە جددی وەرنەگرتووە دەنادەبا ئێمە دەمێک بوو لەسەر هێندێک شت تەوافقمان کردبایە و پلتفۆرمێک بەرەیەک شتێکی هاوبەش ئەدرسێکمان هەبایە بۆی کە هیوا و هومێریش لە نێو خەڵکی کوردستانی ئێران دروست بکە و پەیامێکیش بێ بۆ ناوچەکە و بۆ دنیای دەرەوە کە کوردی ئێران ئێستا خەریکن لێک نزیک دەبنەوە شتێکی واحد دروست دەکەن و ئەدرس و ئەڵتەرناتیڤێکی بە قووەتیان هەیە وەک میلەت لە کوردستانی ئێران تەعامل لەگەڵ فاکتۆرەکانی دەوروبەری خۆیان دەکەن لە تەواوی هەموو ئەمانی کە جەنابەت باسەکردن ئەکرێوە لە خالیدی عەزیزی تێ بگەم کە پێم بڵێ هێشتا ئێران ئامادە نییە بە تەواوەتی بۆ هەر گۆڕانکاریەک بۆ ئەگەری هەر گۆڕانکاریەک ئەگەر لە ئێراندا ڕووبدا تەبیعەتی دەسەڵاتداری کۆماری ئیسلامی و شێوەی تەعاملی لەگەڵ فاکتۆرەکانی مخالیفی خۆی و خەڵک بە جۆرێک بووە تا ئێستا تاڕادێکی زۆر سەرکەوتوو بووە لە داسەپاندنی بەربڵاوی و لێکترازان و ئەوانە بەسەر حیزبە سیاسیەکان و خەڵکدا بەڵام من لەو باوەڕەدام کۆمەلگای ئێران کۆمەلگایەکە لە حاڵی گەشەدایە شعوری سیاسی خەڵک دەچێتە سەرێ ناڕەزایەتی ئابووری اقتصادی سیاسی کۆمەڵایەتی خانەوادەجی فەردی لە کۆماری ئیسلامی لە حاڵی پەرئەستاندندایە بە تایبەت دوای بەرجام کێشەی ئابووری کە بۆ ئێران دروست بوو ئەو کێشەیە منعکس بۆتەوە لە نێو خۆی دەسەڵاتیش ئەوانیش بۆ خۆیان لەگەڵێک کێشەیان بۆ دروست بووە هەووی ئەوانە هیوا و هومێدێک دروست دەکات کە ئەگەر تەکانێکی سیاسی هەبێ تەکانێکی سیاسی یەکگرت و خوازانە هەبێ حیزبەکان بڕێک پیان بێتەوە سەر ئەرس خۆیان لە خەڵک و ویست و داخوازیەوان نزیک بکەنەوە بە بڕوای من لە ئیدامەی خۆیدا دەتوانێت ببێ بە شتێک و ببێ بە فاکتۆرێک کە لە ئاڵوگۆڕەکانی داهاتوی ئێراندا ناکرێەوە بە ئاسانی نادیدە بگیرێ بەڵام دیسان دەڵم تا ئێستا ئەوە دروست نەبووە کۆماری ئیسلامی زۆر خراپ دەگەڵ خەڵک معاملە دەکات ئەسبابی کێشە و گرفت و مشکلاتە بەڵام خەڵکەکە نازان ڕوودە چۆ بکەن ئەگە دەڵێن کۆماری ئیسلامینا ئەدی چێجێ دەگرێتەوە بۆیەوە دەغدەغە و مشکلەیەکی سەرەکی کۆمەلگای ئێران لایەنە سیاسیەکان و حیزبەکانە
هیچ متمانەیەک هەیە ئەگەر هاتوو ئەمە وەکو گریمانە باسی دەکەین ئاڵوگۆڕێک لە ئێراندا دروست بوو هیچ متمانەیەک هەیە کە ئەزمموی عراقی پاش 2023 ئەزمموی لیبیا یا ئەزمموی ئەمەن یا ئەزمموی وڵاتێکی تر لە وڵاتانەی ناوچەکە لە ئێراندا دووبارە نەبێتەوە. حیز گارانتیەک نیە بەڵام ئێمە وە کوردی کوردستانی ئێران وە لایەنە سیاسەکان و حیزبەکان دەبێت بە دوای هێندێک شتی تایبەتی خۆمان وەربگرین بە دەرس و تەجروبە لە بەشەکانی دیکەی کوردستان. ئێمە چارەنووسی داهاتووی کوردی ئێران نابێت سرفەن بە دموکراسی لە تاران بسپێرین. ئێمە وەک حزبی دموکرات و کوردی ئێران هەمومان لایەنگری دموکراسینەوەی کە خەڵک حدێک سەری مافیخواان هەبێت لە دموکراسیدا. ئێمە دەبێت ئەوە بە تەوافق بسپێرین. ئێمە نابێت چارەنووسی خۆمان بە مەجلیسی یا ئینتخاباتی داهاتووی ئێران یا مەجلیسی موئەسسان بسپێرین کە کورد لەوێدا فاکتۆرەشی تەعین کنندنیە لە گەمەی دموکراسیدا بە لەحاظی ئەکسەریەت و ئەقەلیەت. بۆیە ئێمە ئێستا حیزبە سیاسەکان ئەگە بتوانین یەک بگرین گفتمانێکی واحدمان هەبێت بە هەر حیزبێکی ئێرانی بڵین ئەوە ویست و داخوازەکانی ئێمەیە بابین لە سەروانە کاغەز ئیمزا بکەین. تەجروبەی عێراق ئەوەی زۆر بە جوانی دەرخست. ئەگە لە بەغدا تەوافقی کورد و تورک کورد و عەرەب نەبوایە، ئەگە بە تەوافق لەسەر قانونی ئەساسی یا دەستور بە قەولیوان ساغ نەبووانەوە کێشەی کورد و مەسەلەی کورد بە دموکراسی لە بەغدا ئەسپاردرابە کورد لە شەرایەتێکی زۆر خراپ و نالەبار دەکەون. جا بۆیە نەفسی ڕووخانی کۆماری ئیسلامی کە من و هەموو لایەک ئارەزوو دەکەین بە معنای ئەوە نیە ئێران دەبێتە شامی شەریفان و بەهشتی بەرین. بۆیە دەبێت خۆمان ئامادە بکەین بۆ گەمە و بازی دانوستان و تەوافق و کێشە و چوونە پێش و شەڕی قانونی و یاسایی لەگەڵ داهاتووی ئێران و ئەو سێناریۆ سیاسیانی کە دێتە پێشێ. کاک خەلید لە هەر پرسیارێکە لە وەڵامی هەر پرسیارێکە سەبارەت بە ئایندەی ئێران ئێمە دەست بەجێ جۆمان لەو دەستەواژەیە دەبێت ئەگەر بێت و یەکگرتوو بین. ئەمە تایبەت بە ئۆپۆزیسیۆنی کوردی ئەم پرسیارەمە. هەموو ڕێبەران و کاربەدەستانی باڵای ناون لایەنە سیاسیەکانیش هەموو باز لە گرنگجی و بایەخ و بەهای یەکگرتووی هەڵوێستەکان و یەکگرتووی بەرنامە و ئەمانە دەکا. بەڵام تا ئێستاش ئەو یەکگرتوویە نهاتۆتە ئاراوە هەرچەندە هەوڵی زۆر هەبوون بۆ یەکگرتنەوەی دیموکراتەکان یەکگرتنەوەی کۆمەڵەکان هەوڵی زۆر هەبوون بۆ دروستکردنی جۆرێک لە بەرەیەکی نیشتیمانی یاخو بەرەیەکی کوردستانی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵام هەتا ئێستا هیچکێ لە ئاسۆیە دیار نییە کە بگوترێت تەنانەت 6 مانگی تر یا ساڵێکی تر ئەو بەرەیە دروست دەبێت. بۆچی کاک خالێت؟ وڵایی دەستمەوە نیە و ئارەزۆکەی ئەحمەدی خانی دەڵێن کەس دەمێک پێشێستا ئارەزوم دەکرد کورد شایەک یا دەسەڵاتێکی هەبایە توانی بای هەموو لایەنەکان خڕ بکاتەوە سەرێک هەموو میرنشینەکان هەموو عەشیرەتەکان هەموو تەنەوعاتی سیاسی و تایفەیی بە زۆر و بەدەسەڵات توانی بای ئەو وەختی دەوڵەتی کورد دروست بکە و کێشەی کورد و نەگەیشت بە مەرحەلەی حیزبایەتی و ئەحزابی زۆر و تەنەوەی ئەحزاب و پلۆرالیزمی سیاسی و قەزیەی ماف و دموکراسی و ئەوانە کەیدی مەسەلەی کوردی کردوتە ئاردی نێودڕوان بە نێودەیان حیزب و سەدان حیزبدا بڵاوی کردوێتەوە. بەداخەوە کێشەی کورد کاکەجان لە مەرحەلەیەکدا ئێستا بەحسی لەسرە کە لێرەدا ئیدێتۆگە بە تەعەدودی ئەحزاب ناتوانانی بەشێک لەوانە چارەسەر بکەی بە دموکراسی ناتوانین چارەسەریان بکەی دەبێت تەوافقی تێدا بێت. باوەڕ دەکەی تا ئەو تەوافق و ئەو یەکتر قبولکردنا لە ئەهەمیەتی میلەت سازی و ئەوەی کە ئێمە کورد بە معنای سیاسی دەڵام بە معنای سیاسی خۆمان بکەین بە میلەت ئەو ئەهەمیەت پەیدانەکە دیسانەکانە ئەو کێشانە کە ئێستا نێوان حیزبەکانی کوردستانی ئێران هەیە دەتوانێت بەردەوام بچێتەوە لە داهاتوی کوردستانی ئێران فرسەت لەدەست بدەین. کورد فرسەتی بۆ هەڵکەوتووە لە مدیریەتکردنی فرسەتەکە و ئیستفادەکردن لە فرسەتەکە باش نەجۆڵاوەتەوە. جا بۆیە من نیگەرانم ئەوە نەفسی ڕووخانی ئێران بە معنای شامی شەریفان و بەهشتی بەرین نییە. ئەگەر ئێمە ئێستا نتوانین کۆمەڵێک لەو مشکلاتە چارەسەر بکەین دەکەوینە نێو ئاڵۆزێکی گەورە لە داهاتوی ئێراندا و خەڵکردنەوەی خۆمان بە زەحمەت دەبێت چونە وەختی لە مەیدانداین ئێستا لە دەرەوەین و منتەزیرین و شتێکی وا ڕوونادا بەڵام ئەو وەختی دەبێت ڕۆژانە وەڵامت هەبێت بە پرسیارەکان ڕۆژانە بە دوای چارەسەریدا بگۆڕی ڕۆژانە موئەسسات دروست بکەی ڕۆژانە خود بە لە حازی سیاسی بکەی بە میلەت خۆت بە قووەت بکەی لە مقابل تاران و ئەو حاڵەتە ناڕوونانەی کە نێنەگۆڕێ. بۆیە بەداخەوە گرفتێکی گەورەیە و دەردە کوردێکە و کە ئێمە لەگەڵی ڕوبەڕووین و بەڵام هەر دەبێ هیوا و هومێدمان هەبێ هەوڵ بدەین کە بتوانین ئەو کێشانە چارەسەرکەین. ئەو هیوا و ئومێدەی کە ئاماژەی پێ دەکەیت و داوای دەکەیت و دەڵی پێویستە هەبێ پێشتریش ئاماژە بەوە دەکەی کە کێشە لە حزبەکان خۆیاندایە ئەمە چەندێک وا دەکا کە
حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە حزبی دیموکراتی کوردستانیشەوە بکەوێتەوە بارێکی کە بڵێم بەخۆی دابشێتەوە، سیاسەتی نوێدا ڕێژێ، بیرکردنەوەی نوێی هەبێ، خوێنی تازە بێنێتە ناوەوە، گرفتی ناو و سەرکردایەتیەکان چارەسەرکە، کێشە و ململانی نێوان تاکە کەسەکان لە سەرکردایەتی ئەم لایە ئەو لا چارەسەرکە. چەند پێویستە ئەوە بکرێ؟ زۆریش پێویستە، زۆر گرینگە، زۆریش جددیە و هوەری دەوێت، شەهامەتی دەوێت، ڕاشکاوی دەوێت. ئەگەر ئەمە لەو بوارەدا بڕێک جوان بجۆڵێنەوە شەهامەتی خەسارناسیمان هەبێ، شەهامەتی بە شەهامەت و بەڕاشکایی بتوانین ئاماژە بە هەڵە و ئیشتباهاتی خۆمان دابنین. بە بڕوای من زۆر دەچینە پێشیە. 40 ساڵە لە ئێران ئینقلاب کراوە. لەو 40 ساڵێک کە لە ئێران ئینقلاب کراوە ئەمە 2-3 ساڵ لە نێو خەڵکی خۆمان دابووینە بە شێوەی عەلەنی و ئاشکرا. دەنا بەشەکەی دیکەی لە کوردستانی عێراق بووینە و بەشێکی زۆر لە ئەندامانی ئێمە ئێستا لە ئەوروپا و ئەمریکا و کانەدا ئەو وڵاتانە بڵاو بوونەتەوە بۆ حیزبێکی سیاسی هێندە دوور بێت لە خەڵکەکەی خۆی و لەو ڕۆژانەش پەیوەندی هەبێت لە دنیای مەجازی و مێدیاییدا. ئەوە دەردێکی گەورەیە، سیاست مەدار دەبێت تێکەڵاوی لە نێو خەڵکەکەی خۆیدا هەبێ. بەشێکی مشکلی ئێمە ئەوەیە ئێستا نەمانتوانیوە سیاست بجۆزینەوە سەر ئەرزی واقع تێکەڵاو بە ژیانی ڕۆژانەی خەڵکی بکەین لە کوردستانی ئێران. هیچ شتێک لەوە ناخۆشتر نییە تۆ سیاست بکەی، بەڵام لە ئەبعادی مختلفی ژیانی ڕۆژانەی خەڵک لە نێو خۆی وڵات بێتەوەجۆبی نەیان بینی و وشک سیاست بکەی و پێت وابێ سیاست هەر بۆ نوخبەکان و جەمعی خەڵکی سیاسی دەکەی. خەڵکانێکی زۆر هەن لە کوردستانی ئێران ڕەنگەوەچی مەفکر نەکەنەوە، جۆرەی دیکە فکر بکەنەوە بۆ ئێستا و داهاتی کوردستان، بۆیە هەمووی ئەوانە دەبێت دەخیل بدەین. جا هیوادارم ئێمە حیزبەکان بتوانین شەهامەتی ئەوەمان هەبێ، خەسارناسێکی باشی لە خۆمان بکەین، هەموو لە دبوونانە ئەو هەمومانەوە لە کوردستانی عێراق ینی دەکرێت هەمووی باسییان لێ بکرێ، پارامەتری دیکە بێتە گۆڕێ لە چۆنێتی خەبات و جم و جۆڵ لە دژی کۆماری ئیسلامی. ئەوەی کە بەلای من لەو نێوەدا لە هەمووان مهمترە و باشیش لە حاڵی گەشە و بە ئارامیشی دەچێتە پێشێ خەبات و جم و جۆڵی مەدەنی لە نێو خۆی وڵاتە. ئەو حەقەی کە من دەیدەم بە خۆم وە کوردێک لە چوارچێوەی حیزبێکی سیاسیدا لە دژی کۆماری ئیسلامی فعالیت دەکەم، ئەو حەقەش بدەم بە تاکتاقی فعالینی مەدەنی لە نێو خۆی وڵات لە هەر شوێنێکن. ئەوانیش وەچی من بۆ مەسەلەی کورد ماندوون و بە دوای دادەڕۆن و بۆی بە خەمخۆرین و بۆی بەپەرۆشین، بەڵام ڕەنگە شێوەی ژیانی ڕۆژانەی وان جۆرێک بێ ئەوان جۆرێک تا بەڵێکا خالێت ئەوانی ژیانی ئەو چالاکوانە سڤیلیانی کە جەنابەت باسییان دەکەی ئەوانیش گرفتی نەبوونی ڕێبەرایەتیان هەیە، نەبوونی بەرنامە ڕێژیەکیان هەیە، نەبوونی بەرنامەی هاوبەشیان هەیە. ئەمەش گرفتێکی ترە. با مادام حیزبەکان کەم و زۆر نفوزیان لە نێواندا هەیە، خەڵکیان هەیە، لایەنگریان هەیە، کێشەی حیزبەکان بەداخەوە دەچێتەوە نێو ئەوانیش. کێشەی حیزبەکان دەچێتەوەویە و خەڵکانە دابەش دەکا و کێشەی حیزبەکان بەرگری دەکا کە ئەوان لەسەر گفتمانێکی واحد جیاواز لە علاقە و تعلقاتی حیزبایەتی لەگەڵێک تەوافقیان هەبێ. بووە من داوام ئەوەیە، هیوام ئەوەیە ئەوان بە پێی وەزعیەتی خۆیان لەوێ سیاست بکەن و فعالیت بکەن، نەک بە پێی ئەو تەجروبە ناخۆشی کە ئێمە حیزبەکان هەمانە لە دژی یەکتر دوولەت و سێلەت و پێنجلەت دەبین و تا ئێستاش بە تەوافق نەگەیشتوونە. ئەوان جۆرێک سیاست بکەن کە لەوێ بۆ وان پێویستە و لەو سیاسەتەدا وەحدەتی نەتەوەی کورد زۆر زۆر مهمە. کورد بە هەموو تەنەوەعاتی زاراوەی و ناوچەی و ئاینی کە هەیەی تێبکۆشن لە گفتمانێک نزیک بنەوە بۆی کە تاران متەوەجێ بێکە لەگەڵ مەسلەی کورد 10 میلیۆن کورد ڕوبەڕوە. کێشەی کوردی ئێران کێشەی چەند حزب نییە. حزب دێ و دەڕوا و کەم دەکا و زیاد دەکا و لەت دەبێ و تێکەڵ دەبێتەوە، حیزبی وایە تەواویش دەبێت، بەڵام ئەو میلەتە هەر لە جێگای خۆیەتی و خەبات و تێکۆشانەکەی بەردەوام دەچێتە پێشی. کە خالێت حەزەکەم هەندێ پرسیار لەسەر هەلومەرجە نوێەکەی کە سەرەتای ئەموو توێژە دەستمان پێکرد. وەزیری دەرەوەی ئەمریکا لە سەردانێکدا بوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوێ ینی زیاتر جەختکردنەوەکە لەسەر دروستکردنی وەکو بڵێ هاوپەیمانێتیەک یا بەرەیەک یا هاوبەندیەک بووە بۆ بەرەنگاربوونەوەی ڕۆڵ و کاریگەریەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستداوە بۆ ئەمەش پەنابراوەتە بەر وڵاتانی عەرەبی. وڵاتانی عەرەبی دەتوانن بەرەنگاری ئەو سیاستانی ئێران ببنەوەیان نا. وڵاتانی عەرەبی بۆ خۆیان وەک خۆیان تا ئێستا بە درێژایی کێشەی ئێران لەگەڵ وڵاتانی عەرەبی، کێشەی شیعە لەگەڵ سوننا، کێشەی کۆماری ئیسلامی لەگەڵ وڵاتانی عەرەبی نیشانیان داوە بۆ خۆیان بە تەنیا بێ ئەمریکا ناتوانن ڕوبەڕووی ئێران بنەوە و هەر بربەرەکانێک لە دژی ئێران لەو ناوچەیە ئەگە ئەمریکای تێدا نەبێ بەڕاستی سەرناکەوێت. بۆیە ئەوەی ئەمریکا ئێستا بەدەستیەوە هەیە لە ناوچەکەدا هێناوێتی و دەهەوێ بەرەیەک لە وڵاتانی عەرەبی لە دژی ئێران دروست بکە، هیوادارم ئەوان فاکتۆری خەڵک لە نێو خۆی وڵات دەخیل بدەن. ئێران وڵاتێکی 8 میلیۆنیە،
ئەو کێشانە هەروە بەشسەر و کێشە و هەڕەشە لە دنیای دەرەوە وڵاتانی عەربی دەگەڵ ئێران جێبەجێ نابێ دەبێت خەڵکی ئێران لە لێکدانەوەکەی واندا حزوریان هەبێ دەبێت کۆمەک بکەن بەو ناڕەزایەتیانێک کە لەنێو خۆی ئێران لە جی کۆماری ئیسلامیە ئەوان ئێرە ئەمریکا لە بەرجام هاتە دەریە و ئەو ئابلۆقی ئابووری لەسەر ئێران کۆمەڵێک مشکلاتی بۆ ئێران دروست کردو لە بواری ئابووری دەبێت تێبکۆشرێن نەتیجەی ئەو مشکلاتی ئابووری لە بۆعدی سیاسی و یەکگرتووی لایەنە سیاسەکانیشدا نەتیجە بدە و بۆی کەگە خەڵک بڵن کێشەیەک بوو ئاڵۆزێک بوو حکوومەت ڕووخا گۆڕانی بەسەرداهات ئەڵتەرناتیڤەکە چێ دەبێت جا هیوادارم ئەو فاکتۆرەش دەخیل بێت لە کولی پرۆژەی دنیای دەرەوە لە دژی ئێران پرۆژەی ئەمریکا لە دژی ئێران پرۆژەی هەر لایەنێک کە لە دژی ئێران هەیە بەڕای تۆ گەمار و ئابوووریەکانی لەسەر ئێرانن ئەمەوە دەکا ڕژێمی ئێران بگۆڕێت هەرچەنە ئەمریکا پێشتریانی ئەوەی ڕاگەیاندووە کە دەڵێ مەبەست لەو سزایانە گۆڕینی ڕەفتارەکانی کۆماری ئیسلامی ئێرانە بەڵام زۆرێک لە شیکەرەوەش ئاماژە بۆەوە دەکەن ئەگەر بێت و ئێران ڕەفتارەکانی بگۆڕێ ئەمە ینی نەمانی ئەو ڕژێمە بۆیە منەمەوێت ئەوە بزانم ئەو سزایانە ئەوەندە کاریگەریان دەبێ کە ئێران بگۆڕێ تا ئەو لە حەزە سەزاکان تەسیریان لەسەر ئێران و توانایی ئابووری ئێرانداناوە بەڵام کاریگەریەکان ئەوە نەبوو کە حکوومەت ئێران بگۆڕێ جیاواز لەوەش پرۆژەی ئەمریکا کە بۆ گۆڕینی ڕەفتاری ئێرانە سەیرنی ئێران لە داهاتوودا فشاری بۆ بێ بە زۆرێک پاشگەز بێتەوە تەنانەت لە پەیوەندی لەگەڵ بەرجام لەگەڵ زۆر شتی دیکە ئێرانەکان ئەویان نیشانداوە کاتێک فشاریان بۆ هاتوو لە حاڵەتێکی ناخۆش بە زەرەری خۆیان ڕوبەڕوو دەبنەوە ڕاستەکەی کۆتا بێن قەزیە بەرجامیەکێک لەوانە بوو وەو جا ڕێی جمهورەکانی ئێران گفتمان و ڕاوێژیان فەرقی کردو خاتەمی جۆرێک قسەی دەکرد ئەحمەدی نیژاد زۆری قسەی دەکرد ڕوحانی زۆری قسە دەکا یعنی ئێرانی بۆ ئەوەی کە خۆیان لە خەتەری تێدا چوون ڕزگار بکەن احتیمالی هەیە لە داهاتووداگە فشارەکە زۆر سنجین و قورس بێ ڕەفتاری خۆیان بگۆڕن بەو جۆرە مەهاری ئەو فشارانە بکەن کە لە سەریانە کامیان زیاتر کاریگەری دەبێت بۆ کۆماری ئیسلامی ئێران بەرپەرجدانەوەی سیاسەتەکانی ئێران لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەو وڵاتانەدا کە ئێران کاریگەری هەیە بۆ نمونە لە لوبنان ڕێگەگرتن و بەرگرتن لە حزبوڵایە سنووردارکردنی جموجۆڵەکانی حزبوڵا لە عێراقدا نێشتنی کاریگەریەکانی کۆماری ئیسلامی لە بڕیارە سیاسیە چارە نووسازەکاندا لە سووریا دوورخستنەوەی ئێران بە تەواوەتی لە قەیرانی سووریا لە یەمەن و لە زۆر شوێنی تری ناوچەکەشدا ئەمەیان زیاتر کاریگەری دەبێ بۆ ڕاگررتنی ئێران یاخو ئەوها ڕاستە و خۆ کە بە گشت تارانە بچیتەوە لە تارانەوە بتەوێ سنوورداری بکەیت ئێران بەوە ناڕوخێ لە لوبنان کێشەی هەیە و کێشەی دروست کردو ئەوەی سووریش ئێرانی پێ ناڕوخێ ئەوی عێراقش ئێرانی پێ ناڕوخێ ئی ئەفغانستانیش ئێرانی پێ ناڕوخێ ئێران لە دەرەوەی سنوورەکان کێشەی بۆ خەڵکی دیکە دروست کردووە بۆەوەی کە ئێران بڕوخێ یا ئێران بگۆڕێ تۆ دەبێت کێشەکە بەرەوە نێوخۆی ئێران ئەو کێشە لێ پێناسە بکەیت کێشە لە نێوان باڵەکانی کۆماری ئیسلامی دروست بکەیت پشتیوانی جۆراوجۆری مێدیایی ئینترنێتی لە سەرحی نێودەوڵەتیدا لە فعالیت و جموجۆلی کۆمەڵانی خەڵک بکەیت تێبکۆشی حیزبە سیاسەکان بەو قەناتە بگەێنی کۆمەجام بکەی لێنگ نزیک بنەوە لەگەڵی قسە بکەن دەنا ئێران لە سووری لە لوبنان بمێنێ و نەمێنێ و لە سووریە بمێنێ و نەمێنیە بەوە ئێران ناڕوخێ ئێران ئەو وە کارتێکی زیادی بەکاری دێنێ بۆی کە ناوچەکە بشێوێنێ بڵا هەم ئەبەر قدرەت و شتم دەوێت ئەگە قرار بێت لەو ناوچەیە خەڵکی دیکە حزوری هەبێ دەبێمش حزورم هەبێ وەگە کاتێک فشارەکە گەیشتە سەر ئەو دەتوانێت لەو شوێنانە بکشێتەوە و ئەو پوڵ و پارەی لەوێ خەرزی دەکا بۆمان و بەقای خۆی بە شێوەیەکی دیکە بەکاری بێنێ کاک خالد ئێران کە ئەم هەموو ڕۆڵ و کاریگەری هەیە لە وڵاتانی کە ئاماژەمان پێکردن ئەی بۆ هیچێکە لە وڵاتانە و ڕۆڵ و کاریگەری لەناو ئێراندا نییە ئەوە دەگەڕێتەوە سەر مێژووی ئێران چ مێژووی پاشایەتی 2500 ساڵە مێژوو شیعە کە دەمێکە لەوێ لە دەسەڵاتدا هەیە بۆتە نعمەتێک بۆ کۆماری ئیسلامی کە ئیسفادەی لێ دەکات لە دنیای سونە و ئەو جار شارستانیەتی ئێران لە خۆ سازماندان و لە خۆڕێخستن و لە ئیدارەی وڵات لەگەڵ شارستانیەتی وڵاتانی دراوسێ مقایسە ناکرێ ئێران پاشخانێکی گەورەی هەیە فایلێکی زۆری هەیە لە وڵاتداری لە کێشەی سیاسی لە دەسەڵاتداری لە ڕابردوودا ئەو وڵاتانی دیکە بەشێکی زۆری بەرهەمی شەڕی دوی جەهانی و تازە بوونە بە دەوڵەت و وڵات جا بۆیە ئێوە وڵاتانە دەگەڵ ئێران مقایسە ناکرێت ئەمریکا دەتوانێت چی تری زیاتر بکە بۆ خێراکردنی ئەو پرۆسی گۆڕانکاری کە باسمان کرد ئەمریکا زۆر شت دەتوانێت بکە بەڵام ئیشکالی گەورەی ترامپ ئەوەیە ترامپ لە دنیای دەرەوە دۆستی بۆ خۆی نەهێشتێتەوە ترامپ هەمووی احتمامەکەی لەسەر وڵاتانی خەلیجە لەسەر وڵاتانی عەرەبیە ئاماژەشم پێکرد وڵاتانی عەرەبی زەرفیەت و توانیان کەمە بۆ کێشە لەگەڵ ئێران
ترامپ وای کردو ئەوروپایەکانی لەگەڵدانە، رووسیای لەگەڵدانێ، چینی لەگەڵدانە. ترامپ ئەو ماوەی 2 ساڵەدا شەڕی دین و دنیا دەکا. بۆیە ئاسان نییە تۆ مادام شەڕی دین و دنیا دەکەی بتوانی هەمووان لەگەڵ خۆشتکەی لە دژی ئێران. پرۆژە لە دژی ئێران ئیجماعێکی نێودەوڵەتی دەوێت. دەبێت ئەوروپایەکان لەگەڵدا بن، دەبێ وردە یارگیری بۆ بکەی. ئەو کارانەی ئەدمنستریشنی ترامپ و ئەو شێوە هەموو هەڕەشە و گوڕەشەی و شتێکی هێناوەتە گۆڕێ تا ئێستا لانی کەم من ئیجماعێکم نەدیوە لە دەوری پرۆژەکانی ترامپ دژی ئێران. تاو ئیزماعش دروست نەبێ بەڕاستی ئاسانی کێشەی ئێران یەکلا بێتەوە. دنیای دەرەوە بە ترامپ و بە هەموو لایەنەکان سووریان بۆ یەکلا نەبووە. سووریا وڵاتێکی زۆر زەعیفی فەقیری وێرانی تێدا چووە، بەڵام دیسانەکانە بۆیان مدیریەت ناکرێ. بۆیە لە وڵامی پرسیارەکەی جەنابەتدا ترامپ ئەگە بیهەوێ لەوەدا بەڕاستی بە بەرنامە بچێتە پێشێ دەبێت ئاوڕێک وە سیاسەتەکانی خۆی بداتەوە دنیای دەرەوە لەگەڵ خۆی بخات لە دژی ئێران. بەڕای تۆ کاک خالێد کۆکردنەوەی ئەو دەنگانە لە دنیای دەرەوەدا بۆ بەرەنگاربوونەوەی ئێران چەندێک ئەرکی ئۆپۆزیسیۆنی ئێرانی خۆیەتی بە ئۆپۆزیسیۆنی کوردیشەوە زۆر لا هەیە، زۆرێک لە چاودێرانی سیاسی ینی وەکو خۆشت کە پێشکەمێک ئاماژە و پێکرد گلەیی هەیە لە ئۆپۆزیسیۆن هەر وەکو چۆن لە ناوخۆدا نەیتوانیوە خاوەنی ئەو کاریگەریە گەورەیە بێ لە جیهانی دەرەوەشا بە هەمان شێوە. دیسانەوە گرفتشی گەورەی ئێمەیە هەتا ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئۆپۆزیسیۆنی کوردی یەک نەبێ ڕاستیەکەی کۆمەلگای نێودەوڵەتی نهاتەنێ ئەو کێشەیە. هە کۆمەلگای نێودەوڵەتی حیساب لەوە دەکات. ئێرانەوە شێوە ڕووخا وڵاتێکی 8 میلیۆنی، سووریە شێوە 3 میلیۆن پەنابە ڕووی لە ئەوروپا کرد. باشە ئێران پشیوێ و بڕوخێ و ئەو وەزعێتە بێتە گۆڕێ ڕەنگە 3 میلیۆنی پەنابەر بڵاو بێتەوە بە دنیادا. جا بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەت وڵاتان تاک بە دوای بەرژەوەندی و ئەمنیەتی خۆیانن وا بە ئاسانی تۆ پێیان بڵێ کۆماری ئیسلامی خراپە و دژی ئێمەیە و دژی مافی مرۆڤە لەسەرەوە ناسە نێو کێشە لەگەڵ کۆماری ئیسلامی لای خۆشانەگە قەرار بێ بسەنی ئەو کێشەیە دەی باشە چێ جێی دەگرێتەوە ئەوەی جێی دەگرێتەوە سبات و ئەمنیەت دێنێ ئارامیش دێنێ نابێتە هەرج و مەرج و شێوانێکی زۆر سێناریۆی سووریە و عێراقوانە دووپا بێتەوە. بۆیە نابێ ئینتزارمان هەبێ وڵاتان لەسەر بە عەتف و ئارەزووی ئێمە دەجۆڵێنەوە نا وڵاتان بە پێی بەرژەوەندی و ئەمنیەتی خۆیان دەجۆڵێنەوە و لەو بوارەشدا بۆەوەی کە ئەوان متمەئین بن ڕێگاکەی هەر ئەوەی ئالتەرناتیڤ یا بەدیلێکە بێ لە مقابل ئێراندا جابڵە نەگەر ئێرانیش ڕووخا ئەو بەدیلە قابلی ئیحتیمادا خەڵکی ئێران دەی هەوێ لەگەڵی دادەبن بە هەموو تەنەوعاتەکە. اینجا ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەم ڕاستیانە تێگەیشتووە؟ ئەگەر من پێم وایە هەموو کەسەوە دەزانێ هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەڵام تێگەیشتن قەزیە ئەوەیە دەیزانن بەڵام لێ تێگەیشتووە لە بواری عملیدا بۆ ناچێتە نێوی ئەو بخۆی مەوزوعێکە کەسی قبول نییە ئامادەنین تەنازل بۆ یەکتر بکەن و بەشێکیش ئەوەیە کە لە کۆمەلگای ئێران بڕێک دوورن مەحفەلی و گروهی لە دنیای دەرێ ماونەتەوە لە نەتیجەدا بەشێکی زۆر لەوانە لە خوێندنەوەکانی نزیک 40 ساڵی ئێستای خۆیاندا دەژین. ئەوە گرفتێکی گەورەیە. 40 ساڵە ئەم ڕژێمە لە دەسەڵاتدا لە ساڵی 1970 لە ماوەی ئەم 40 ساڵی ڕابردوودا هیچ کاتێک هەبووە بەقەد ئێستا قرس بوو بێ بۆ کۆماری ئیسلامی ئێران و خست بێتێ بەردەم ئەگەری ئەوەی کە گۆڕانکاریەک دروست بێ. کۆماری ئیسلامی لەو 40 ساڵەدا قۆناغی جۆراوجۆری تێپەڕاندووە لە شەڕی ئێران و عێراق لە هێندێک فشاری نێودەوڵەتی لە هێندێک قەیرانی ئاوالە بەڵام ئەوەی ئێستا جددیترە بۆ جددیترە کێشەیەکی گەورەی ئابووری لە نێو خۆی وڵات دروست بووە لە ماوەی کورتدا ئەرزشی تمەن زۆر هاتە خوارێ و دوای ئەوەش فشارەکانی ئەمریکا ئێستا لەسەری زۆرترە بەنسبەت جاران دەهەیە خۆ بخاتە بواری عملی ئەوەی کە دەمەدی ئاماژەت پێکرا هێندێک بەرەیەک دروست بکە تێبینیم ئەوەی کە بەرە چۆن دروست دەکات قەواعدی بازی چۆن بۆی دەستێ لێوەدا تێبەنیمان هەیە و ئەوەی کە زۆرتر کۆماری ئیسلامی لەژێر فشاردایە شعوری سیاسی خەڵکی ئێرانە دنیای مەجازیە سەردەمی ئینترنێتە خەڵک وا بە ئاسانی لێ قوبوڵ ناکەن معلومات زۆر زوو بینی خەڵک ڕەد و بەدەڵ دەبێ شتەکانی کۆماری ئیسلامی بۆ خەڵک ئاشکرا بووە وڵاتیان باش بۆ ئیدارە ناکرێ وڵام دەرنین کێشیان دەنێو خۆیاندا هەیە کێشەیەکی جگار زۆر کەوتۆتە نێو سیستمی کۆماری ئیسلامی بۆیە هەمووی ئەوانە وڵات تەهدیدی جددین لەسەر کۆماری ئیسلامی بە بەراورد لەگەڵ ڕابردوودا ئەگە کاتی خۆی دوای ئینقلاب خومینی بوو بە کاریزمایەک زۆر قابلی احترام بوو لە نێو خەڵکی شیعەدا خامنەی بە ئەندازەی ئەو جێگای احترام نییە وەوی دوای خامنەی دێ موقعیەتی ویشی نابێ بۆیە
زەمان بە گشتی بە قازانجی سیستمی جمهوری ئیسلامی ناچێتە پێشێ بەڵام میدی مادام ئالتەرناتیو و بەدیلێک نەبێ ڕەنگە تەمەنی کۆماری ئیسلامی چەلی هەروە بتوانێت بەردەوام بچێتە پێشە. ئەی بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەمان دەکەمە دوا پرسیار ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەرگیز لە ماوەی ئەم 40 ساڵەی ڕابردوودا دەرفەتێکی گەورەتر و بە بەهاتری دەستکەوتووە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ڕژێمی ئێراندا وەک ئەو دەرفەتانی کە ئێستا هەیەتی. ئەگە مقایسێ بکەی لەگەڵ ڕابردوو نا بەڵام ئۆپۆزیسیۆنێکی بڵاو و بێ ئەدرەس و نایەکگرت و ڕەنگە و دەرفەتەش نتوانێت بخۆزێتەوە لە سیاستدا دەرفەت دروست دەبن ڕەنگە تۆ وەک حیزبێکی سیاسی دروست نەکرد بێ ڕەنگە ڕووداوێکی نێودەوڵەتی دروست کرد بێ ڕەنگە هەلومەرجێک دروستی کرد بێ بەڵام هەروەکی ئاماژەم پێدا هوەر ئەوەیە تۆ چۆنە و دەرفەتە دەخۆزەوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەبەر بەربڵاوی خۆی و دمەچەقەی نێوخۆی تا ئێستا نەبووەتەوە هوەرمەندە زیرەکە کە بتوانێت دەرفەتەکان بخۆزێتەوە لە ڕاستیدا دەنا ئێران لە زۆر بواردا تووشی کێشە بووە دەکرا هات پاگۆڕێ بە دەنگ و ڕەنگەوە بڵە کۆماری ئیسلامینا ئەوە ئەمنم ئۆپۆزیسیۆنی ئێرانی مەبەسمە بە کورد و غیرە کوردەوە ئەوە ئێمە هەین دنیاگە دەتان هەوێ ئێران ئارام بێ ناوچەکە ئارام بێ بەرژەوەندی ئێوەش هەڵدەگرێ ئێمە احترام بۆ یاسا و ڕێسا و قوانینی نێودەوڵەتی دادەنین سەلام عەلەیکم و ئامادەین بەڵام مادام ئەوە نییە ئەو وەزعیەتە دەتوانێت ئیدامە پەیدا بکە ساڵهای دیکەش. کاک خالید زۆر سپاس دەکەم بۆ زۆر سپاس بۆ دیمانەیەدا زۆر سپاس.